پارێزگای هەڵەبجە هاوکاری و کۆمەک دەگەێنێتە زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵ 9 بارەڵگر و زیاتر لە 75 ملیۆن دینار لە ماوەی 3 ڕۆژدا بۆ خەڵکی لێقۆماوی لافاوەکەی چەمچەماڵ کۆکراوەتەوە و دەیگەێنە دەستە وڵاتیان. یەکەم کۆکردنەوەی بڕی 75 ملیۆن و 113,500 دیناری تەبع، کۆکردنەوەی بەتانی سەرین دۆشک لەگەڵ لەعابە و پێڵا و تۆپ بۆ مناڵان کە ئەوە بەلایەمە زۆر ئەساس بوو، لەگەر جلوبەرگی تازەی بەکار نەهاتوو پێم وایە نزیکەی 200 شتێک شلێفە کە بە شێوەی بالێت قەید کراوە و ئامادە کراوە و کۆکردنەوەی 200 و پێم وایە 15 یا قسوور لە سەلەی خۆراکی کە لێرە ئەمە سوپاسی هەموو ئەو کەس و لایەنانەکەین، سوپاسی ڕێکخراوی نیشتیمانی وڵاتی کوردانەکەین کە نزیکەی 100 بالانی ئەوان بوو و کۆمەڵێک خەڵکی خێرخوازی تر کە هاوکارمان بوو. چین و توێژەکانی هەڵەبجە دەڵێن بارکی ئاینی و مرۆیی سەرشانی خۆیان دەزانن، هاوکاری خەڵکی لێقەوما و زەرمەند بکەن و هەڵەبجەش خۆی زیاتر دەست بەو ئازارە دەکات. ئەمە لەلایەکۆ ینی هاو نیشتمانی و هاو زمان و میلەتی خۆمانە، لەلایەکۆ موسیبەتێکی گەورە لە ئێمە قۆماوە کیمیاباران لەوانیش قۆماوە کە ئەنفالکردنە و تا ئێستەیش مۆتەکەی ئەو ئەنفالکردنە بەری نەداون، لەبەر ئەوە ضرورە هەموو شوێنەکانی جیهان بە تایبەتی کوردستان بەدەم ئەو خەڵکە بەڕێزەوە بن کە لە ماوەی چەند سەعاتێکە زەرەر و زیانێکی زۆری گیانی و مادی و سەروەت و سامانی کشت و کاڵی و ئاژەڵ و ماسی و ئەوانە لەو خەڵکە کەوت. بۆیە خەڵکی هەڵەبجە خەڵکێکی زیندووە لەگەڵ ئەوەی کەوا کار و کەسابەت لەم شارە زۆر کەمە، دەوڵەمەندێکی وایتیانە لە ناو شارە. ئێمە سەرمایەدار و دەوڵەمەندمان هەیە بەس لە سلێمانی و شوێنەکانی ترن، ئەلحەمدولیلا بە ڕێژەیەکی باشیش بەشداریان کردووە، بەڵام خەڵکی ئەم شارش هەروە هین نەبووین، کەم تەرخەم نەبووین. بۆیە لە مەسەلەنیکێتی زانایان و ئەوقاف و ئەوانە ئاگاداری مامۆستاکان و خەتیبەکان کرا کە لە ڕۆژی جمعە داوای یارمەتی و قەرەبوو بکەن بۆ زیان لێکەوتوانی لافاوەکە. هەوڵمانداوە کۆمەکی هەم بە پیتاک و وەکو بەتانی و پۆشاک و ئەوانە و هەروەها پارەش ئەوەی کە بتوانرێ کۆ بکرێتەوە بۆ ئەوەی لەمە زیاتر درەنگ نەکە ئینشاءڵڵا ئەمڕۆ بگەێن دەستی کەسوکار و خزمانی خۆمان لە چەمچەماڵ بۆ ئەوەی سوچێک کلێنێک بڕکەینەوە لەو کارەسات و نامەتێ بەسەریان نەهات. ڕاستی لە کاتی زیان لێکەوتن و لە کاتی کارەساتەکان و لە قۆمانە زۆر گەنگە کە پەیوەندی کە هاوکاری یەکتی هەبێ لە نێوان شارەکانی نێوان خەڵکیانی کوردستانە بۆ زیاتر پتەوکردنی پەیوەندی نێوان هەردوولا و لە کاتی لێ قۆمانە ئێمە خۆمان شارێکی لە قۆما بووین خەڵکی کە هاوکاری کردوین لە کاتی خۆمانە بەیەم بۆیە ئێمەش ئەو هاوخەمی ئەزانین ئەو دەردە ئەزانین کە پێویستە لە کاتی خۆیان ئەو هاوکاری بگەین دەستی ئەو کەسانە. لە گەشت شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانەوە هاوکاری پێداویستی ناوماڵ و پارە بۆ خەڵکی چەمچەماڵ کۆ دەکرێتەوە، هەمووان لەگەڵ ئازارەکانی خەڵکی زەرمەندی چەمچەماڵ و شۆڕش و بازیان بوون، هەرکەس لە ئاستی خۆی هاوکاری و کۆمەکی گەیاندا زیان لێکەوتوان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.